دكتور فاروق قەرەداغی پسپۆڕی ئابووری ئەستانبولê لەگەڵ me دکتۆر دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە ئەف بلندبوونا لە تورکیە بەردەوام دکاتن di demekê de ya nêzîkî meha Remezanê jî dibîn tirsek di nava xelkê de heye ev tirse di cihê xwe de ye çavarê bikeyn rih bilindtir dibin di ayînde de بێگومان ئەم کاتتان باش ئەم ئەزمە ئابووری کە ئێستا لە تورکایە هەیە وەکو ئاگادارین دوای هەڵبژاردنەکانی تورکیا و دوای گۆڕینی وەزیری مالیە و ئابووری لە تورکیا چاوەڕوان دەکرا هەندێک گۆڕانکاری ڕووبا بەڵام کێشەی هەڵاوسان وەکو لە راپۆرتەکەشە زۆر بە جوانی باسکرا ئەو سەبەتە خۆراکیە و هەڵاوسانە ئابووریە بە کورتی بریتە لە بەرزبوونەوەی نرخ بۆی هاوڵاتیان و جۆگرانیش بە ئاسانی لێ تێبگەن بەرزبوونەوەی نرخ لە تورکیا ئێستا مانگانە 4 بۆ 5 تا 6 مانگانە نرخ بەرزە بێتەوە ئەمڕۆ ئەگەر کیلۆیەک میوەیەک یاخود خواردەمەنیەک بە بڵێن 20 لیرە بێ مانگێکی تردی بە 30 لیرە ئەمە لە ساڵەکەشە 170 بۆ 75 بەرزبوونەوە لە نرخەکانە ڕووی داوە ئەم بەتایبەت لە دوای ساڵی 2018 و 19 و دوای هەڵبژاردنەکانیش ئەم بەرزبوونەوە هەڵاوسانە زیادە خۆی بۆ خۆی ئەمە حقیقەتێکە وەکو لە راپۆرتەکە شەپشانتاندا لە ئێستا هاوڵاتیانی تورکیا زۆر بەوازەحی هەست بەو ئەزمە ئیقتصادیە ئەکەن لە تورکایە و وای کردووە کە فەرمانبەران و چینی ناوەند لە تورکایە لە ئێستاە نەتوانن و تایبەت وەکو جەناویشت لە پرسیارەکە فەرموو ڕەمەزان نزیکە هەرچەند ئەمڕۆ حکوومەتی تورکیا هەندێک ڕێکاری ڕاگەیاندووە کە ئەوان لە ماوەی ئەم چەند مانگەیە و لە ئێستاشە بەردەوامن بە مقایسەکردنی نرخەکان و هەوڵەدەن ڕێگری بکەن لە ڕێی وەزارەتی بازرگانیەوە کە نرخەکان لە ڕەمەزان وایە دکتۆر ئەم ڕێکارانە کاریگەریان هەبێتن لە کاتێک دەکا بانکی ناوەندی چەندین ڕێکار ماوە دەگرێتە بەر بوو کەمکردنەوەی ڕێژەی هەڵاوسان سەر بگرن من پێم وایە کێشەکە لەبەر ئەوەی ماکرۆ ئیکۆنۆمی کێشەیەکی گەورەترە وەک لەوەی تەنها پەیوەستیکەین بە مانگی ڕەمەزانەوە کێشەکە کێشەیەکی ئابووریە لەسەر ئاستی تورکیا و ماوەی 5-6 ساڵە بەردەوام بۆیە زۆر زەحمەتە بتوانێت کە ڕێگری بکە لە هەڵاوسان تەنانەت بانقی مرکزی خۆی لە ئێستاە تەخمینی بۆ کۆتایی ساڵی 2024 ئەوەیە کە هەڵاوسان ڕێژەکەی 165 تا 75 تەخمینی کردووە کە ببێ بەڵام پلانیەوەی لە ساڵەکانی دواتر تا 145 لە 2026 هەتا 125 بۆ 30 تەخمینی بانکی مرکزی خۆیەتی بۆیە ئەم ڕێژانە زۆر زۆرە ینی ساز ئەگەر ئێستا سەیریکەین لە کۆی دنیاە ڕێژی هەڵاوسان تەنانەت لە ئاستی ساڵی 104-5-6 یعنی ڕوودەدا بەڵام ئەوەی تورکیا ساڵانە 170 کە ئەمە دەوڵەت دەڵێ 170 گینە دەستگای ئێناک کە غیری ڕسمیە ببوورە بچی زەحمەتە بتوانێت کۆنتترۆل بکاتنەوەتە زەحمەتە و نەیتوانیوە لە جارانی ڕابردوش نەیتوانێت نەکردو هەر بەرزتر بووتەوە زەحمەتەکەی بەڕای من کێشی یەکەم کێشەیەکی سیاسیە کە لە ئێستا حکوومەتی تورکیا بە سکرداتی بەرە ڕەجەب تایب ئەردۆغان سیاسەتێکی تایبەت بە خۆی هەیە لە ناوچەکە و لەسەر ئاستی پەیوەندە نێودەوڵەتیەکان ئەمە خۆی بۆ خۆی یەکێکە لە سەبەبەکان سەبەبی دووەم ئیدارەدانی کابینەی پێشووەوە کە دەتوانین بڵین زۆر قەراراتی هەڵە دراوەکو لە ساڵی پار و پێشتری شابینیمان کە فایز بە شێوەیەکی زۆر زۆر دابەزێنرا لە تورکیا و ئەمە بۆیە ئەوەی کە هۆی ئەوەی ئابووری تورکیا و لیرەی تورکی ڕوو لە داکشان بکە و قەرزی دەرەکی زیاد بکە و وا بکەکەوە بەرهێنەری دەرەوە کەمتر پارەکانیان لە تورکیا بکەنەوە پارێکی زۆر وەکۆڵین عملەی نەقدی و سەخت لە تورکیا چوونە دەرەوە و بەرهێنەری تازە لە ئەوروپا و قەرزی بانقە ئەوروپیەکان و جیهانیەکان نەهاتە ناو تورکیا و بۆیە لە ئێستاە کێشی سەرەکی لە دابەزانی لیرەش من پێم وایە نەبوونی دۆلاری یۆرۆیە لە بانقەکانی تورکایە و لە بازاڕیش دکتۆر نزیک دەبێت تورکیا لە ئەنجامدانی هەڵبژاردن پێشتر لەگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردنەکان نرخەکان ڕاوتێکی دابەزینیان دەگرتە بەر بەڵام ئەمە نەبینرە ئەمجار هەڵبژاردنەکان نزیک بوونە
و ڕووی نەداوە واتە لێرە سیاسەتی ئەمە گۆڕدراوە باسی گۆڕینی سیاسەتی حکوومەت و دەسەڵاتت کرد لە تورکیا. بەڵێ بەڕێز محمەد شیمشەک وەزیری ئابووری تورکیا کە کەسێکی معتەبەرە لەسەر ئاستی ئابووری ناوخۆوە لەسەر ئاستی ئابووری لە جیهانیشدا و کەسێکە لە بوارەکەی خۆیان معروفە ئەو لە ئێستایا توانین بڵێن سیاسەتێکی واقعی بەرجەستە ئەکار لە توانین بڵێن لە ئابووری تورکیایە چونکە یەکەم وتاری کە محمەد شیمشەک هاتە سەر حکوم لە وەکو وەزیری ئابووری باسی ئەوەی کرد کە ئێمە دەگەڕێینەوە بۆ یاسا ئۆرتۆدۆکسەکان خود یاسا واقعەکانی اقتصاد و وەکو بینیمان لە ئێستاە فایز لە نرخی سووی بانکی 145 لە تورکیایە کاتێک ئەوان وەزارەتی وەرگرت ڕێژەکە لە 108.5 بوو بۆیە بێگومان زۆر هەوڵ دراوە بەڵام وەکو خۆشی بەردەوام دەڵێت ئەم پلانی کە ئێستا وەزیری ئابووری دایناوە بۆ ئەوەی بتوانێت ئوستاز نرخەکان دابگرێت پێویستی بە 3 ساڵە و خۆیان بەپی پلانەکانی وەزارەتی ئابووری بانقی مرکزی هەتا ساڵی 2026 دەتوانن و دوای 2026 کە هەڵاوسانەکان بێن نەخوار سەتادا یعنی پێڵین یەک خانەی 108 کە لە دنیای 105 ئاساییە بەڵام ئەوەی تورکیا ناواقعیە بۆیە ئەم قەراراتانە بەم هەڵبژارنە حل ناکرێ پێویستی بە 2-3 ساڵ زیاتر هەیە بۆی بێتەوە بارە ئاسایەکەی. گەلەک سپاس دکتۆر فاروق قەرەداغی پسپۆری ئابووری ژستان بوو لێ لەگەڵما بووی دەم باش.